بنابراین ماجی پیکاتینش همی اولو نتواش برایت ازدی کریستیان مسلمان شبک ترکمان و اوه همی پیکاته کو نوان کمپان دانجین آرمان جماجی اوه کو ام پتر خدمت آبیهین نوان پش همی لایکی و ناف پارێزگارە دووکێدا gelek ûlû netewet tê dijîn mînayê Zêdî û Krîstiyan û Musilman hemî pêk biran tê dijîn ev jî hemî vedgerêt bo xelkê me ku xelkê me wasaya xasatan parêzgara dûkê ku xelkê wê hemî hez û viyan pêk vejîn wekî birayane û destxweşiyeka mezin parêzgara dûkê dikeyin ev jî hemî boyî zivît û xelkê me. والمنكر في خان جريان أرتبون هەیە هەلاجیەک هات بە مەکینە هەیشە بەدەست ئەوەی کاڵێ بەدەست باشتر ینی ئەگەر لە مەکینی بی سە مەکینی پەڕۆ هەیە پێڵێن ئەو باش نییە بۆ هەموو شتێ باش نییە چون وردیەکە مەکینەی ئێمە دگانە ئەو دگانەکان باشە بەڕاستی ترێکینە دۆشک و جۆدەری و سەرین لێرانە زۆربەی عارە بڵێن هیوایەتی جۆدەریە بە مەترە تقریبان جۆدەریە دوورین 10 مەترە 8 مەترە 7 مەترە ئاوایە ئەم شتانە بایەخدان بە شتی خۆماڵی ئەمە لۆکەیە ئەمە خوریە هەم بۆ سەحەت باشە سەیرەکەی هەنێ نەخۆشی پشت و فەقەرات و ئەمە ملە هەمووی لەم پۆلیستەر و توبیانەوەیە بەڕاستی ئێمە بەداخەوە یانە دەیان تاجرمان هەیە بە دەیان دەفتەرە بنە دەرەوە بۆ وڵاتی چاینەوە ئەمە تورکەوە ئەمە ئێرانە و شتی وایەنن لە دوایە بە زەرەر بەسەرمان ئاشکێتەوە. گروپی ڕۆنا گروپێکە کە لە توان نەتەوەکان لە ئێران و بەرنامە هەیە بە جلو پەرکی هەتاوە نەتەوەکان لە ئێرانەوە و بەرناماکە شتێکی جوانمان ناوە بۆ فستیواڵەکە زۆر خۆشحاڵمە فستیواڵە هەیە و زۆر شانازیەکەم بە شاری ڕانیە کە ئەم فستیواڵە گەورە هەموو ساڵێ لێرە بەرگوزارەکە. ئێمە زۆر فستیواڵ چووکین لە کشوەریەکان خارجیە وەلێ فستیواڵانە ئەمەیە خۆشە کە هەموویان بە ئەتەحاد و بە دڵبەستگیشیان لە لای کۆتن وەفرە من خۆشحاڵم کە لە ناو فستیواڵە شرکەتم کرد.